من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێز و خوشک و برایانی ئازیز. ئەم جارەش لە بەخشین بە ئێوە ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. چەند ڕۆژێک بەر لە ئیستا خەڵکانێک لە دووس خورمات و لەسەر جێدی باب و باپیرانیان ئاوارە بوون. ئێمە لە بەخشینەوە ئەمانەوێت لە شاری سلێمانیەوە هاوکاری و کۆمەکیان ئاڕاستە بکەین و لێرەوە بەڕێ بکەین بۆ دەفەری گەرمیان بۆ ئەوەی بتوانین بەچێک لە ناڕەحەتی و ناهەمواری و ناخۆشەکانی ژیانیان بڕکەینەوە. دەستگای بەخشین ئێستا لە قەزای کفریە دوای ئەوەی میوانانی قەزای خورمات و بۆی ئەو کارە ساتێ بەسەریان هات ڕوانکردە ناوچەکانی دەوروبەری. بەخشین بە پێویستی زانی لە ڕێی هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە تۆزێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی دوتەکانیان کەم بکەینەوە و پێداویستی و هاوکاری سەرەتاییان بەسەر دابش بکەین بۆ ئەوەی هاوکاریان بین و بەشێک لە مەینەتی و ئازار و ناڕەحەتەکانیان کەم بکەینەوە. لێرەوە دەستەکەین بە دابشکردنی ئەم کەلوپەلانە بۆ ئەوەی ئەوانیش تۆزێک دڵیان خۆش بێت و لە ناڕەحەتی و ناخۆشیەکانی ژیان تۆزێک باریان سووک بکەین. سەرەتا بەناوی خوای گەورە و بەخشندە من وەکو خەڵکی کفری داواکارم لە هەموو خێرخوازان لە هەموو دەوڵەمەندان ئەوانەی کە ئەتوانن ئەوانەی کە ئەتوانن شتێک بۆم خەڵکە ڕەش و ڕوتە بکەن بەڕاستی ئەم میوانانە کارەساتێکی ناخۆشیان بەسەراتوە داواکارم کۆمەکێکی باشیان بگرێ. من لای خۆمەوە ئەوە ڕاگەێنم ئەمانە ئاوارە نین، ئەمانە براو کەس و کاری ئێمەن، ئەمانە خزمەت نیزگەکانی ئێمن. ئەگەر ئێمە ڕۆژانێک ئەمان ڕۆژانێک بە کەلکی خەڵک هاتوون لە شارێکە بە 100 کیلۆمەتر لیانە دوور بووە ئێستا ئەمان خۆیان پێویستیان بە هاوکارێ داواکارم لە هەموو خێرخوازان بەتەنگ ئەم برایانمانەوە بێن. جا بۆیە من لێرەوە ئەمە ڕاگەێنم ئەم خەڵکی کە ئێستا لێرە میوانن بە هیچ شێوەیەک ئاوارە نین و غەریبە نین. بیستوشمە زۆربیان ئێمە کۆمەک کۆگەینەوە لە شارەکانە لە ماڵانە بیستومە ئەڵێن شەر مەگەین کاکە شەرم مەگەنەوەی ئەمڕۆ بەسەر ئەم خەڵکی دوو زاتووە ڕۆژانێک بەسەر هەموو کورسانات ئەمە ئێستا منتیقێک لێ قەوماوە ڕۆژانێک هەموو کورسان بە یەکۆ ڕای کردووە. جا داواکارم نەشەرمکەن و نەهیچ بەعیبە بزانن چونکە ئێمە هەموو برا و کەسوکاری ئەم خەڵکە ڕەشوفتین. سوپاسی دەستگای بەخشین ئەەکەم بەڕاستی جێدەستان دیارە دەستگای بەخشین جێگەی دەستخۆشیە لە هەموو ڕوویەکەوە شوێنپەنجەدان دیارە پێش ئێسە و پێش ئێسەیش ئەم کەلوپەلێکە هێناتانە هەمووی تازەیە و زۆر بەکەڵکە شتێکێک ئەتوانی دڵی پێخۆشکەی
جا داواکارم لە هەموو خەڵک ئەگە ئەوەی ئەهێنێ خۆی نایگاتە بەری یان خۆی نایپۆشێ نەیهێنێ چونکە ئەوانیش وەکو ئێمەوان زۆر سوپاسانەکەم. سوپاسی بەرنامەی بەخشینەکەی کە ئەم هاوکاری هاوردوو بۆ ئاوارەکانی شاری دووس هورماتوو وەرەوە سوپاسی خەڵکی کفریەکەین بەڕاستی یارمەتی لێ قەوماوانە دەن و هاتنە هانای خەڵکەوە بەڕاستیش بەرنامەی بەخشین هەموو کاتێ شوێنی دەست و پەنجەی دیار بۆ لە هەموو کاتێکدا بەرنامەی بەخشین جگە لەوەی کە ئێستا خەڵکە ڕووی کردووە لە کەفری و یارمەتی ئەم ئاوارانەدا لە پێشوش هەر یارمەتی خەڵکیان داوە و توانویانە نەخۆش بەسەرکەنەوە فەقیر بەسەرکەنەوە خانوو بۆ خەڵک بکەن و هیوادارم هەروە لەسەر ئەم شتە بەردەوام ڕاستی لە کاتێکی زۆر گونجاوە ئەم کۆمەکەیان هێناوە لەبەر ئەوەی ئێستا خەڵکی بانی نییە جێی نییە غازی نییە هەموو شتێکی نییە ئەوانە ئەبینی بە بەرچاتۆ بتڵ غازە بەتانی هەموو شتێکیان هێناوە دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ خۆ جەزا خێرێن باتەوە بەیەم ئەوەیە بۆ خێرخواز ئەوەیە کە هەموو کاتێک خەڵکوالی ناقەومیە ئێستا ئەم خەڵکەوالی قەوماوە هیوادارم بەهانای خەڵکەوە بێن و خەڵکەکە داماوە لەم کاتەیە خەڵکەیە بانی نییە خەڵکەیە جێی نییە خواردنی نییە خەڵکی غازی نییە هیوادارم هەروە بەردەوام بێت. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە میهرەبان پێشەکەی بە خێراتنتان ئەگەم من وەکو نووسینگەی بەرنامەی بەخشینی کفری و هاوکاری نووسینگەی بەخشینی دووز و کەلار داوامان کرد لە دەستگای خێرخوازی بەخشینمان لە سلێمانی بۆ دابینکردنی 100 ماڵی میوانە بەڕێزەکانمان لە دووز و بەشێکشی لە کەرکووک و غەرازەکانش پێکاتە لە ئایلەیەک دوو بەتان و دوو دۆشەک و پیکنیکەیە ئاوارەکان خۆتان نەزان زۆر ئەرکیان زۆر قورسا ئێمەش توانیمان الحەمدوللا دابینمان کرد بۆیان ترخوای گەورە جەزای خێرەوانە بداتەوە کە ناردیانەوانە شەوا سەرپەرشتیەکەن. ئێمە ئاوارەی دووژین بەڕاستی لە کفرین بەڕاستی ئەمە کارەساتێکی دڵتەزیێن بوو خەڵکێ زۆر ئاوارە بووە هیوادارین خێرخوازەکانی جیهان بێنە هانامان و زۆر سوپاسیانەکەین خەڵکە دەرچووە زۆر بە پەلا هیچی دەرنەکردووە لەگەڵ خۆی پیاوی وا هەیە خەدنان تۆزێنان و تۆزێ ئاویشی لەگەڵ خۆیان نەهاوردە لە ڕێی بەخشینەوە مەمنونی ئەو کەسانەی کەوا یارمەتی ئاوارەکانەدا زۆر شتێکی باشە و زۆر سوپاسیانەکەین ئەوە تا بە تاریشتیان بۆمان هێناوە غەرازێکی زۆریان بۆمان هێناوە زۆر سوپاس. چەندین ساڵە لەگەڵ تورکمان و عەرەبە ئەژین هیچ دەستدرێژیەکمان نەکردە بەرامبەر ئەوان وەکو خەڵکی خۆمان تەماشایەمان کردە بەڵام بەداخێکی زۆر گرانەوە ئەوان کە کاتێ باڵادەست بوون بەبێ ئەوەی ئێمە تەقەیە لەوان بکەین ئەوان هەڵمەتێکی کوشندەی ئێمەیان دانا بەڵام ئێمە ئەوە خەڵکی خورماتووی بە زاو زاتول و هەر هەمویان ئاوارە بوونە لە داوێ و کفری و منتیقەکەی حتاکو بەشێکمان گەشتە دە منتیقەی قاورکەرم و چەمچەماڵ داوا لە بەڕێستانەکەم و لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەم خەڵکەی بەم
سەرەتای زمسانە کە هاتەتە ئێرانە پیاوی ئەو تۆ هەیە جنسیەکەشی ناوردە داوا ئەکەم لەو کەسانێکەوە پەیوەندیان بەم خێرخوازیەوە هەیە ئاگایان لە خەڵکی دووست بێ خەڵکی دووست زستانە نەنەوتی هەیە نەبەتانی هەیە نە ماڵی هەیە نەجێ پێش لە کوڕەکانم هەر پێش کوڕەکەم و یەکی لە زاوەکانم لە دووست و هاوتە ئێرانە بەڵام میساکە یەکێکیان ها لە کۆشک یەکێکیان ها لە داوێ یەکێکیان ئیستا حالیان ڕۆیێتەوە لا ئیمام عەلی بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55 دیارە ئێمە وەکو نووسینگەی بەخشینی کەناڵی ئاسمانی پەیام لە دووس خورمات و لەگەڵ ئەو خەڵکە هاتوین بۆ ئێرە دیارە ئێمە لە دووزیش پێشتر ئەم پرۆژانەمان هەبوو بەڵام ئێستا لەگەڵ ئەو خەڵکە هاتوین خەڵکە ئاوارە بووە دەربەدەر بووە ژێ قەوماوە ماڵی سوتاوە خانی ئەتەقێنرێتەوە دیارە ئێمەش لێرە هەستاین بەو عیشەی کە لێرە بینیمان حاڵی خەڵکی خراپە پێویستی بە هەموو شتێکە ئێمەش هەستاین بە کۆکردنەوەی ناو وەکو نووسینگەی بەخشین دووست بە هاوکاری نووسینگەی کفری دەستمان کرد بە ناونووسین 100 ماڵمان نووسیە بۆ هاوکاریکردنی ئەم خەڵکە لێ قەوماوە دیارە خەڵکی دەربەدەر بووە خەڵکی ماڵی ڕماوە یعنی خەڵک زیاد بەحەد هیلاکە ماندووە ئەمەش لە سۆنگەی دەکردمان بەم قەزیەیە هەستاین بە ناونووسینی 100 ماڵ بۆی هاوکاری بکرێن ئەو هاوکاری بریتە لە دوو بەتانی دوو ئیسفانج قلینەیەکی غاز و داواکەین لە خێرخوازان هاوکاری بەرنامەی بەخشین بکەن بۆی بتوانن زیاتر هاوکاری خەڵک بکەن یارم خەڵکە زیاد بەحەد پێویستی بە هاوکاریە هیچی دەرنەکردووە هەرکە دەست مناڵ خۆی گردە و دەرچوە دەرەوە یعنی هیچی نییە بۆیە داواکەین لە خێرخوازان هاوکاری بەرنامەی بەخشین ئەوان بتوانین بگەینە دەستی ئەم خەڵکە لێ قەماوە و داماوە هیوادارین بەردەوام بێ پرۆژەکانی بەرنامەی بەخشین ئینشەڵا بەردەوامیش دەبێت. بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە وەکو ستافی دەستگای بەخشین وێڕای
هاوسۆزی و هاوخەمی خۆمان بۆ ئەو کارەساتە دڵتەزیێن و کارەساتە ناخۆش و پڕمە ئاساتانەی کەوا بەسەر میلەتەکەمان هاتووە بە تایبەتیش لە منتیقەی گەرمیان و بە تەحدیدیش لە شارۆچکەی دووس کە ئەمڕۆ ئەو خەڵکە ئەبینین لەوەیەوە لە شوێن و جێگە و ڕێگەی خۆی هەڵکەنراوە هاتووە پەرتەوازە بووە بە منتیقەی ئیداری گەرمیانە. ئێمە هاوسۆزی و هاوخەمی خۆمانیان بۆ دەرئەبڕین و دوعا ئەکەین و داوا ئەکەین لە خوای گەورە و لە خوای پەروەردگار ئینشاڵڵا بە زووترین کات بە سەر جێگە و ڕێگە و منزڵی خۆیانیان شاد بکاتەوە. وەک دەستگای بەخشینیش ئێمە ئەمە کاروانی دووهەممانەکە هاتوونێتە منتیقەی گەرمیان ئەمڕۆ لە شارۆچکەی کفری. سوپاس بۆ خوای گەورە توانیمان 100 خانەوادە بەسەر بکەینەوە بەوەی کەوا بڵێ غازی وەسەد لەگەڵ دوو بەتانی و دوو دۆشک پیان ببەخشین و ئینشاءڵڵا بەرنامەی تریشمان ئەبێ و شایانی ئاماژە پێکردنیشە کە لێرەوە سوپاس و تەشەکر لە برایانی گەرمیانی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی بکەین کە هەل لە ڕوودانی ڕووداوەکەوە ئەوان لە هەموو شار و شارۆچەکانی ئەم ناوە دەستی خێریان بووە و ڕۆژانە دووجار و سێجار بە لۆری و بە ترێلە شتیان بار کردووە بەسەر ئاوارەکانە بەسەر میوانەکانە دابەشیان کردووە. ئێمەش ئەمڕۆ هاتینە خزمەتیان بە هاوکاری ئەوان توانیمان سوپاس بۆ خوای گەورە لە شارۆچکەی کفریا ئەم 100 ماڵە بەسەر بکەینەوە کە ئەو وەسایلانیان بینەوەکو فریاکەوتنێکی سەرەتایی کە بۆیان ئینشاءڵڵا جێگە بگرێت. داواکارین لە خوای پەروەردگار ئەو وەزعە بە بارێکی باشە بەرێت و داواش ئەکەین لە دەوڵەمەندان و خێرەمەندانی وڵاتەکەمان کە ئینشاءڵڵا ڕۆژی هیممەتە، ڕۆژی غیرەتە، ڕۆژی خێر و چاکە و سەدەقەی، ڕۆژی پیاوەتیە، ڕۆژی دڵسۆزیە بۆ برا و خوش و کەسوکاری خۆمان کە لەو شوێنانە لیان قەوما و هەڵکەندراون و لە هەموو شوێنێکیش زیاتر موسیبەت دیدەتر بوون لەبەر ئەوەی ماڵیشیان سووتانون و ئەوانەی کە لەوێن تەعدایان لێکن و دەستدرێژیان بۆ سەرەکەن مەجبور بوون کەوا هەڵبێن و بێنە ئەم منتیقەیە وەیە داواکارین لە هەموو خێرەمەندانی وڵاتەکەمان دەستی خێر ڕابکێشن بۆ ئێمە بۆ هەر ڕێخرابێک بۆ هەر شوێنێک کە بتوان دەستی خێر بگێنە ئەو خەڵکە و بەهانای ئەو خەڵکەوە بێن و دووبارە سوپاسانەکەین. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. سەرەتا زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەم وەڵای هێشتا هیچ هاوکارێکمان بۆ ناتوە لەمە زیاتر و زۆر سوپاسی ئەم بەرنامەیەش دەکەم وەڵا بەڕاستی زۆر سوودمان لێ بینین ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئێمە لەبەرەوەی هەموو کاس شەڕەکە بوو ئێمە هیچمان پێنەوە یانی هەڵی گرین لەگەڵ خۆمانە ئەرێ وەڵا بۆ ئێمە شتێکی زۆر پێویستە و زۆر زەروریشە لای ئێمە. ئێمە لە دوێنێەوە هیچ هاوکارێکمان بۆ نهاتووە و بەس هیوادارین ئەم کابرایەوە ئەم تشتێ لە ناردە بەم خەڵکەیە هیوادارمە سەرکەوتو بێ هەروە لە کەشاوە بێت خدای گەور ڕەحمی لێ و پاداشی بدات
ئێمە مەمنونین لەم برایەوە ئەم تشێ لە ناردە و ڕاستی دوێنێ و لە دوێنێ هیچمان بۆ نەهاتووە زۆرش تشمان پیوز بوو بە تەواوەتی هین وایە خەڵکێک وایە هاتووە هیچیگی لەگەڵا ناوەردووە هیچیگی لێ ناوەردووە هەر بۆ هیچیە بۆی جۆرێ ڕاستی ڕۆژ هاتینە نەبەخوا نەوەڵا دەستان خۆشەوە لاشەتان ساغە ماڵتان ئاوایە و ڕیمانەکەن و خاترمانتان گرە بەشمان شتەوەن و تیلۆ زیاتر کە سوپاس و پێزانینمان بۆ ئەم دەستگا خێرخوازی جەنابتان دەستگای بەخشین یعنی ئەمە هاوکارێکی باشە بۆ ئێمە بە خاستەن ئێمە وەکو خەڵکی خورمات و هەرچیمان هەیەوە ڕوت و قوت دەرچوین یعنی هەر یەکێکمان خاوەن کۆمەڵێ مەعانات و خاوەن کۆمەڵێک گرفتی گەورە گەورەین حقیقەت دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم بۆ ئەم هاوکاریە لەم وەختە سەغڵەتا کە گەیانە ئەم خەڵکا و ئەم خەڵکە ڕەش و ڕووتا و کە کشتی ماڵ و حاڵی جێشتەوە و لە دووزەوە لە شارەکان تێ لە حتا هین کەرکووکیشی تایامە دەستخۆشتان یەکەم و بەخێر بێن بەسەر چاوت نمونەتان زۆر بێت ئێمە دەرەم ڕۆک و سنووری مەڵبندی شەشی گەرمیان باوکاری خێرخوازی بەرنامەی بەخشین هەڵساین بە دابینکردنی کۆمەڵی خواردەمەنی سەرەتایی بۆ خەڵکی ئاوەرەی دووسخورمات و کە ڕۆیان کرد لە ناوچەی داودا 5-6 دەیەکی باش گەڕاین لە بندارەکان و ئەوانەی کەوا خەڵکی لەبوو توانیمان ئەو شتە سەرەتایانەی کەوا ئاو پسکیت و حەفازە بۆ منداڵان لەگەڵ لیژنەیەکی تەندروستی سەردانیانمان کرد و ئەوی پێیان کرا شتی سەرەتایی ئەمڕۆ توانیمان ئەو شتانیان پێ بگەێنین زیاتر لە 500-600 عایلەمان دابشکرد بەسەرانە و طبعا ئەم شەو میوانشتینمان زۆر بوو خەڵک دروست ئەوێت هەر کەسێک دەبێت ئەوی بمانگەیانەوە مانزانیە گەورەترین هەدەی دیاری بمان بەخشیوە بۆ ئێمە بە زۆر مانزانی 4 سیارە ئاومانێناوە ئاوەکان زۆر مانزانی ئەمجا پسکیت بۆ منداڵ ئەوانە حقیقەت دیارە شتەکان کەمن نرخێوان نییە بەڵام بۆ ئەوان دەبێت ئەو دەست مناڵەکە زۆر دڵی خۆشە بێ هیوادار ئینشاڵڵا وەخت نەخایەنی و بگەڕن بناو عایلە و مناڵ و کەسوکاری خۆیان و سوپاسی هەموو خێرخوازیان کە هاوکاری مەش بکەن خەڵکە زۆر گلەیەکە لە حکوومەت ئەوای حکوومەت هەڵسایە بەم ئیشە بەڵام ئێمە حقیقەت لە ڕێی کۆمەڵە خەڵکی خێرخواز و دەوڵەمەند و هەڵساین بەم ئیشە بچووکە و سوپاسی خێرخوازانەکەین حقیقەت ئەگەر خەڵکی خێرخواز بێ ئێمە ئیشی گەورە توانین بکەین لەم سنوورە کە خەڵکی ئاوارە و فەقیر و هەژاری زۆر لێیە جا بۆیە ئەوە ئەمەیشی حکوومەتە بەڵام ئێمە وەکو کابراوتی خەڵکێکی ئەوە پێ هەڵساوین سوپاسی جنابتان عزیزتان کێشاواتن لەشتان ساغ بێ دەستان سەردا سوپاسانەکەین ئێمە وەکو کۆمەلگای پزیشکی بەخشین و ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لەگەڵ تیمی دەستگای بەخشینە کە خواردن و پێداویستە سەرەتاییەکانیان دابین کرد ئێمەش کۆمەڵێ پێداویستی پزیشکی لە فریاگوزاری سەرەتایی لەگەڵ ئەو عیلاجانەی کە بۆ بابەتەکانی زگچوون و قڕگێشە و تاو پەتاو هەڵەماتەکان بەکاردێن هێنامانە ئێرە چونکە بەڕاستی ئەم کەسانە لەم شوێنە دوورە دەستانە تەنانەت سەیدەلانیەک نییە شوێنێک نییە بڕۆنە لایەن ئەگەر مناڵەکەیان مشکلەیەکی هەبێبی بەناوێ بەڕاستی زۆر بە گرنگ و پێویستمان زانی بۆیە ئێمە هەستاین بە دابینکردنی ئەو پێداویستیانە بۆیان و گرتنی زەخت و شەکرا هەموو ئەم کارانش بە ڕێگەیەکی خێرخوازی وەبێ بەرامبەر بۆیان کراوە عیلاجمان پێداون ئەوەندەی لە توانە و دەسەڵاتی ئەمە و تیمەکە هەبووە خەڵکیش بەڕاستی زۆر پێویستیان و پێشوازێکی باشیان لێ کردین و عیلاجەکانیان وەرگرتو و بە هیوان خوای گەورەی بکاتە شفایان. بخشین
بەخشین ناوای بێکەسانە بەخشین بەخشین نەوای بێکەسان. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ ئێمەکو دەستگای بەخشین هاتوینتە ناحەی نزانە و زنانە منتەقەی داوێ کۆمەڵێک هاوکاری سەرەتاییمان گەیاندوتە و ئاوارەی نەی قەزای دۆستخورمات و خواردنەکانمان لە ئاو سەرەتاییەکانمان ئاوە پسکیتە دای بێ بۆ مناڵ لە شیر لە ئەو خواردنە سەرەتایانەی کە ئەمڕۆ بە سەریعی توانیمان هەر ئەوانە ئامادەکەین ئینشاڵڵا لە داهاتووشا گەیونە سەریان ئێمە دەستوەکو دەستگای بەخشین ئەمە یەکەم جار و کۆتا جارشمان نابێ لە هەر وەختێک ئاوارە لە هەر شوێنێک هاتوێتە هەرێمەکەمان توانیمانە دەست وەکو یەکەم کاروانی دەستگای بەخشین بگەینە ئەو شوێنانە لە وەکو یەکەم ڕێکخراوی خێرخوازی لە کوردستانە بتوانین بڕۆینە شوێنەکە و خزمەت بە هاوڵاتیانی منتەقەی خۆمان بکەین بە تایبەتیەوە ئەمڕۆژ ئەم هاوڵاتێکی زۆر لە قەزای دۆستخورمات و ئاوارە بوونە و لە ئەم منتەقەی گشتی هاتووەتە منتەقەی داوێ هەر 100 ماڵ و 200 ماڵی لە دێیەکایە و ئێستا حالن ئێمە لە ناو ناحەی زنانین لە ناحەی زنانەوە توانیمان هاوکارێکی باش بەسەر ئەم خەڵکە دابەش بکەین. سپاس بخوای ئینشەڵا لە داهاتووشا داواکارین لە خێرخوازان و دەوڵەمەندان بێن بەدەمانەوە بۆ ئەوی بتوانین زیاتر و زیاتر هاوکاری ئەم خەڵکە ڕۆژوڕتەی خۆمان بکەین. سپاستان. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 13 13 0 961 35 0 750 723 25 55. کاتێک هاوڵاتیان لەسەر زێدی بابوو باپیرانیان لە ماڵەکانی خۆیان خەڵکانێک بە ناحەق بە زوڵم ئاوەڕیان دەکەن و لەسەر زێدی بابوو باپیران دەریان دەکەن و خوێنیان ئەڕژن بێگومان ناڕەحەتی و ناخۆشیێکی ئێجگار زۆرە. هەم ئەوەی خەڵکانێک لە شەڕ نەبن و خەڵکی هاوڵاتی بوون و بە زوڵم دەرەکرێن ماڵ و سەروەت و سامانیان تاڵان نەکرێت لەلایەکتریشەوە ڕوئەکەنە کۆمەڵک شوێن کە شوێنی خۆیان نییە. بەڵام گەرچی کورد هەمووی براییەکە و هەمویان مەردانە هاتوون بەدەم ئەو میوانانێکەوە لە دۆستخورماتووە ڕیان کردوتە شار و شارۆچکەکان و دێهاتەکانیان. ئێمە ژۆکو بەخشین لە ڕێگەی خێرخوازانەوە سوپاس بۆ خوای پەروەردیگار دەستی خێرمان گەیاندۆتە زۆرێک لەو میوانانێکەوە لە خورمات و ئاوارە بوون و ڕیان کردوتە شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان. وەک ئەمڕۆ بینیتان لە دووەم هەڵمەتی کۆکردنەوە و دابەشکردنی هاوکاری و پێداویستی بۆ ئەو میوانە بەڕێزانە توانیمان ئەمڕۆ 100 خانەوادەی میوان دڵخۆش بکەین و بە بەتانی و دۆشەک و بە بوتڵی غاز و پیکنیک. مێدەوارین ئێوەی ئازیز و خۆشەویست بەردەوام هاوکاری دەستگای بەخشین بکەن بۆ ئێمەش بتوانین بەم چەشنە دڵیان خۆش بکەین و تۆزێک لە منێتی و ئازار و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە. تا بەرنامەیەکتر و هاوکاریەکتر پێتان شاد دەبینەوە. بەخوای پەروەردگارتان ئەسپێرین و سەلام عەلەیکوم ڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.